هەڵبەت ئەمە یەکەم حاڵەتی کوشتن نییە بەداخەوە ئێمە وەکو ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی و ژمارەیەک لە هاوڕێکانی کە لەبەر بارودۆخی کۆمەڵایەتی کە ژیانی ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان لە مەترسیایە ڕوبەڕووی کێشە بوونەتەوە نەیانتوانی لە بەردەم کامێراکانە حزوریان ئەبێت داواکارین کە ئەم کەیسە کەیسێکی حساسە ئەم کەیسێکە کە پێویستە حکوومەت بە جددی ئیشی لەسەر بکە هاوشێوەی کەیسەکانی تر هەڵبەت کوشتن بە هەر بیانویەک بێ کوشتن هەر کوشتنە کارە ساتێک کە ئەبینین لە ماوەی چەند ڕۆژێکی کەما چەندین حاڵەتی کوشتن و کوشتنی ژنان تۆمار کراوە هەڵبەت دیارە ئێمە ئێستا بەرەو نزیک بوونێتەوە لە ڕۆژی گیانی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی جیهانی هەڵبەت حکوومەت پلانێکی دوو هەفتەیی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بۆیە جێی خۆیەتی ئامارەکان کە لە ئێستاە لە هەڵکشانایە ئامارەکان ئاماژەی مەترسیمان پێ ئەیەن جێی خۆیەتی حکوومەت هەڵوێستی جددی هەبێ میکانیزمێکی جددی هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کوشتاریە ئەم کوشتارگەریە کە بەرامبەر بە ژنان ئەکرێت پلانێکی استراتیژی نیشتیمانی ڕابگەیەنێت یاساکان زیاتر جێبەجێ بکرێن پێداگیری لەسەر ئەو بڕیارانە بکرێت کە تایبەتن بە قەدەغەکردنی چەکی بێمۆڵەت ئێمە ئیدانەی هەموو جۆرە کوشتنەکان ئەەکەین ئەم کەیسەش ئێمە وەکو ڕێکخراوەکان متابعەی ئەەکەین بە دوواداچوونی بۆ ئەەکەین بە هیواین تۆمەتباران و ئەوانەی کە لە پشتی ئەنجامدانی کوشتنەکەون و تۆمەتبارانی سەرەکی دەرباس نەبن لەم کەیسە. شەدەخان پێمان بڵێ لەم ماوەیە لە سەرەتای ساڵە تاوەکو ئێستا چەند کەیسی کوشتنی ژنان هەبوو ئەگەر ئامارێکتان لەبێ بەزەحمەت؟ ئێمە ناتوانین ئامارەکان لێرە ڕابگەێنین لەبەرەوەی ئاماری فەرمی دەستگای تایبەتمەند ئەتوانێت ئەلانی کا بەڵام ئەبینین لەم ساڵا زۆرترین حاڵەتەکانی کوشتنی ژنان تۆمار کراوە لە هەرێمی کوردستانە. باشە دوای ئەمە پرسەدا ئەنێن ئێوە هاوڕێکانی پرسیان ڕاگەیاندووە بەڵام بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆریان ئێستا لە خوارەوە تەنانەت نەیانتوانی ئامادەی مەراسیمی سەرقەبرانەکە ببن لەبەرەوەی هەڕەشەیان لێ ئەکرێ تا ئێستا سەرچاوەکان نادیارە بەڵام خێزانەکانیشیان ئەوان یعنی ژنان تیرۆر ئەکرێن دوای مردنیشیان بە هەمان شێوە جۆرێکی تر لە تیرۆر ئەکرێن بەوەی کە ناوناوبانگیان ئەزڕێنرێن ئەنواع تۆمەت و قسە و قسەڵۆ کە خرێتە دوای کەیسەکانیانەوە هەڵبەت هاوڕێکانیشی بەشێکن لەو قوربانیە کە لەبەر ئەوەی کە لەسەر کەیسەکە ویستویانە پرسەی بۆ دابنێن چون بەشداری پرسەکەیان کردووە تەنانەت خۆیان لە ناو خودی خێزانەکانیشیان هاوڕێکانیشیان جارێکی تر ڕوبەڕووی مەترسی بوونەتەوە لە ژێر هەڕەشەیان. شەدەخان بینیمان ئەو گۆڕەکەی دەریا تاوەکو ئێستا ناوی لەسەر نەبوو پێم وابێ ئەگە هەڵە نەبوو ناوی لەسەر ڕژی دەریا دەستگیر کراوە بەڵام داواکاری چ داواکاریکی ترتان هەیە؟ ئێمە لەبەرەوەی بکوژەکە کەسی بنەماڵەکەی خۆیەتی بە دڵنیاییەوە هیچ کەسێک لە خێزانەکەی مدعی نابێت لەسەری بۆیە داوا ئەکەین داواکاری گشتی بێتە سەر حەق بێتە سەر خەت ئەو ڕۆڵی سەرەکی ببینێ لەم کەیسەیە. باش شەدەخانەوە باسیەوەکە کە هاوڕێکانی هەڕەشیان لێکرێت هەڕەشیان لەسەرە لەلایەن خێزانەکانی خۆیانەوە ئێوە چی بۆ ئەوانەکەن؟ بەرمونە قسێگە هەیە ئەو ترێ تازە ئەم ڕۆشت ئەی ئەمانی کە هەڕەشیان لێک ئێمە ئەمڕۆوەکو نوێنەرایەتی ژمارەیەک لە ڕێکخراوەکان لێرەین هەڵبەت ئەمانەوێ ئیش لەسەر ئەم کەیسانە بکەین ئێمە دوای ئەم مەراسیمی سەرقەبرانە بەنیازین لەگەڵیانادا بنیشین بزانین چی ئەتوانین بکەین کێن ئەو هەڕەشانە ئەکەن بۆچی ڕوبەڕووی ئەو جۆرە هەڕەشە و توندوتیژیانە بوونەتەوە. ئێوە ڕێکخراوە NGO-کان نەتوانن فشار دروستکەن لەسەر حکوومەت بۆی لەسەر مۆزۆی کوشتنی ژنان بێنە سەر خەت تا ئێستا ئێوە هیچ فشارێکی واتان دروست ئێمە لێکۆڵینەوەمان دەست پێ کردو چونکە کەیسەکە خۆی تازەیە هەڵبەت بۆ کەیسەکانی تریش بە هەمان شێوە بەنیازین لە داهاتوێکی نزیکایی شێکی دەستە جەمعی کۆدەنگی بۆ بکەین.